ئەرێ منیش دەبە زاوار کە سرم کەوتە خوارەوە سرم خەریکە تەقەیە شتێک لێ بێ من شادە بمن شێت نابی زۆر کەسی کەوای و تووشێتیش نەبوو بەس من نابن شێدە مەمیچ کاک مەجی ئەیە خوا دەستم شکێ ئەو بەچی وەی لە هاتووە ئەوە چی بووە ئەوەی لە ماجی قەوماوە وەیلێ سار و گۆلێکیان تێگاوە وەیلێ چاوێکیان واتە قانووە با بمرم جانانە خوا نەگا خوا کاک مەجی گیان تۆ سە پێم بڵێ چی وای لێ کردی وەرە بە ملیشکا و بخەوم بینی لە خەوما کێخا بەسرا بۆ ئێمەش دەکەم مناڵی گەڕەکات چەپڵەمان لیا و هاوارمانەکەن ڕاقا ئەی باوکە ڕۆژ بەس بمزانایەکی ئەم خەوەی منی بۆ کێخا گێڕاوەتەوەی تر هیچم ناویست لەسەر و خەوە لە تۆ کردووە ئەڵێ مەجی گیان تو خوا گەردنم ئازاگەنەوە گۆ بەبەری شتێکە لێ بێ وەرە بە قوربانم بی بۆ بمرم چی بووە دەستم شتێ ئەوێ ڕاستی بێ منە خۆم لای کەسێک گێڕایەوانە لای چێ گێڕاتەوە کاک مەجی گیان وڵای زەینچی لای من گێڕایەوە بەس بەخوا من چوزانم ئاوە ئەڕوا و ئاوای لێ خۆ لای زۆر کەسیش باسم نەکردە لای چێ باسێ کرد وەڵا بەیانی زوو کە هەستام چووم لە نانەوە لە لای ژنان کە لە سەرەمان کردبوو لە نانەوە لە ئەوان باسم کرد قوربە و سرم لای چێی تر وەڵا دوایی ئیتر کە هاتمەوە بۆ ماڵەوەی تر چوین قاپەکانم بەر بۆ سەرکانی ژنان لەوێژ لە ئەوانش باسم کرد ئەی دوای ئەوە بەخوای ترۆی ڕاستی بێ نیوە ڕۆژ ڕۆشتم چوم بۆ دوکانانە جەماعەتی ئەو بەرەوە هاتبوون ئەو ژنوشتانە ئەی دوای ئەوە ئیتر تەواو چوزدانم میوانیشمان هاولای میوانەکانیش باسم دواتر السلام عليكم مەجی کەفارەتی بێ عەلەیکوم السەلام خێر ئەم جارە بۆچی هاتون و لاچاوتان کردم بە قۆخ و ئێستا هاتوونەتەوە ئەوە هی مەوزوعی خەوەکە بوو ئێمەش توێ خامری پێکەی وتی بزانە ئەوەی کەوای کردەوە خۆی بینیوە 2000 شەقی تێڵن ئەمە غەڵەتی کرد بوو جوتی بە تاکی حسابی کردو لەوە داوای لێبوردەکەین بەس کوێخا ڕێز و احتراماتی بۆت هەبوو ئەیول لە خەوەکەیە پێی وتون کەوا دوو کەس کوێخایان بەستۆتەوە ئەو دوو کەسە کێ بۆ بابی بێنەگەڵ خۆمە وەڵڵاهی ئەوەی ڕاستی بێ ئەو دوو کەسە با پێ بڵێم لێو نەشارمەوەڵە خوا ڕاستە و ڕاستی پێخۆشە یەکیان مەنیجی ژنم بوو دووهەمینیشان نەجیبەخانی دراوسێمە وەڵام منی تیان نەبووم کاک مەجی منی تێمەکە ڕۆڵە لە خەوەکە بۆ من خەوەکەم دی ئۆزانم کە ئێوە بوون ژنەکەی خۆ بوو بەخوا منی تیان نەبووم کاک مەجی وەڵا کاک مەجی گیانە بێ بیان بین بۆ لای کوێخا نه پێشتر لای خۆم نەسیحەتی گیانەکە من جا بەمە لای کوێخە کاک مەجی کاک مەجی هاوار تۆ ماڵێ بە قورجیە بۆ منی تیەکەی ئەبێ بیان بم بەخوا منی تیانی یەک دقیقە تۆ بۆیان کاکەم بۆیان بە کورە بابە من ڕئیسی حیمایەکانم کوێخا بە منی وتووە وەرە بابە ڕێز کوێخاش خۆمەیان تۆ چی کورە بابە من کاتی کوێخا بووم تۆ لە مناڵە بەردرگا پەنجانەکە باشە ئەمە چی هەموو دەقیقات دەمەدای نەکەی لە ماڵی مەجیم چی بەریا خۆشتان کەستان نەگرتوویەوە آخر ئەزام تەکیدم یەخەمەگرێ پێشێ بیگرێڕم بەریە کوانە دوانە بابڕێن من نایم هەویرم شراو نانەکەم ڕاستەکە وەڵام منیش نایم نەوەڵڵا خۆ منی تیان نەبووم ئەتان بەم یعنی ئەتان بەم من نایم تەقی مەجی دووبارەی کێنەوە یا بیان بەم یعنی بیان بێ بۆ لای کوێخا دەستم دێ مادەم ئەبری کوێخا ئەبێ بڕۆن بەخوا چارم وەرە پیاوی واو هەبێ ئافەریم ئەوەی فابۆش نەکەو ئەمری کوێخا نەجیبە ئەبێ بڕۆن وا لەوە خراپترە لێکە هەمووی خەتای تۆ بوو نەجیبە بڵێ حەقی دەرەچێت حەقی